چەند زۆری دز ئەناسین کە باسی دزەکەین هەمومان بیرمان لە جیرفانەکان ئەکەینەوە ئەڵێن دەسەڵاتدارەکان دزن نەوت دزمان هەیە غاز دزمان هەیە پارە دزمان هەیە زێر دزمان هەیە ئەنواعیمان هەیە بەڵام ئەگەر بێت و ئێمە بە خۆمان ئەو سەرمایەکە هەمان لە بەردەمی دزدا بنین پێی ناگوتێت دز بەڵکو ئەگەڕێتەوە سەر ساویرکەی ئێمە کە وای کردو ئەم کاسە ئەو دزیەمان لێ بکات بەڵام ئەو دزێ من ئەو ڕۆمە بەسمە دزی پارە و زێر و زیو نییە ئەو دزەیە کە باشترین و بە نرخترین سەرمایەکەمان لێ ئەدزێت ئەویش کاتەکانمانە کات گەورەترین و باشترین و بە نرخترین سەرمایەی مرۆڤە هەر کاتێک مرۆڤ هەستی بە دزی کاتەکان نەکرد باگلەی لە خۆی نەکات بەیانی ئەگەر هەر شتێک بەخۆی بەسەری داهات یان لە قیامەتە لە فاشیلان بوو لە دۆڕاوان بوو چونکە ئەو کەسانەی کە کاتەکانیان نەخسۆتە بەردەستی دزی کاتەکان ئەو کەسانە کە لە نێو کۆمەڵگادا جێگای دەستیان دیارە وەکە ئەژمرن شوێنەواری چاکەیان لە نێو کۆمەڵگادا وە دەرەکەوێ بەزێ دێڵن بەڵام ئەو کەسانێک کە لە دنیادا فاشیل بوونەوە و هەدەفیان نەپێکاوە ئەو کەسانە کە بەدەستی خۆیان کاتەکانیان لە بەردەستی ئەو کەسانە داناوە کە کاتەکانیان لێ دزیون دەبا بزانین چێنە ئەوانەی کە کاتەکان ئەدزن گومان لەوەدانە لەوانەیە زۆر کەمێکمان دەرکمان بۆ کردبێت چێ دزە دزی کاتەکان ئەو کەسانن کە بەرنمەیەکی ساقیت پێشکەشەکەن بە سەعات و بە نیو سەعات لە کاتەکان تەکوژن بەبێ ئەوەی هیچ معلوماتێکت پێ بدەن بۆ نمونە مایچێک ئەدەن بە کچێکە بە کچۆڵەیەەکە ئەڵێ بڕۆ لەو گوندانە بگەڕێ بەکەی بخۆت قسە بکە تۆش بەرامبەری دانیشتیتی ئەوش ئەستە خاڵە کەی زەواجت کردووە خاڵە کەی ژنت هێناوە پورێ شەو یەکەمتان چۆن بوو بەچی مارەکرا چیان بۆ کردووی نیو سەعات سەعاتێک لە کات دەکوژێ بەبێ ئەوەی هەنچی ئەم دارە ڕزیوە سود و قازانزی بۆ تەبێت ئەمە نیو سەعات سەعاتێک ڕۆیشت لەو لاوەشەوە بەرنمەیەشتر دێت بە هەمان شێوە سەماعەیەک ئەدا بە کوڕێکە ئەلێ بڕۆ بگەڕ بکەی خۆت پرسیار بکە پرسیارێکە لە خەڵک حەسەن زیرێک کەی مرد محەممەدی ماملەی کەی مرد فڵان گۆرانی بێش کەی لەدایک بووە ئەنواع شتی بێ سوود و هیچ بەبێ هیچ قازانجی شێبێت نیو سەعات سەعاتێشتر ئەدەی بەو دزە بەبێ ئەوە هیچ قازانجی هەبێت لە دوای ئەوەشەوە دوایەکە سەر ئیخبارەکەی ئیخباریش سەعاتێکت لێ ئەکوژێ بەبێ ئەوە هیچ قازانجێکی بۆ تەبێت فڵان خەریک بوو ئاو بیبات فڵان سەرۆک پێشوازی لە فڵان سەرۆک کرد فڵان لەگەڵ وەزیر دانیشتو تاتوێ بابەتێکیان کرد دوای ئەوە سەعاتێش کرد لێ ڕۆی بەبێ ئەوە هیچ قازانج کردی بێت دوای ئەوە تۆپانێ دێت بەشێکیان لە خەڵکەکە 2 سەعات سەیری تۆپانەیەکەن دوای تۆپانەیەکەش نیو سەعات سەعاتێک لەگەڵ یاریزانێک دێن قسەکەن چۆن بوو یاریکە چۆنە بوو خوێندنەوەی بۆکەن لەوی خراپتریش خەڵکانی تەلەفۆن ئەەکەن کات سەرفەکەن پارە سەرفەکەن وحدە سەرفەکەن والله فلان لاعب نەدەبا دەرچوبایە فلان لاعیبیان نەدەبا گۆڕی بایام ئیتر بە سەعات قسە لەسەر لەغواکەن کە هیچ سود و قازانجی بۆت نییە لە دوای ئەوەوە خەوی لەکەوی کابرا هیلاک و ماندیە بیان ئەچێتەوە سەرکارەکە لەسەر کاریش هەر ئیخبارە و تەلەڤیزیۆن و گۆرانی و مۆزیقا و تۆپانەیەکەیە ئەبینی تەواوی ژیانی ئەسوڕێتەوە هەموو کاتەکانی لێ دزراوە بەبێ ئەوەی هیچ سود و قازانجێکی پێگەیاندرابێت لەو لاشەوە دەرەچێ بسەفری معلومات 1 بەقدرە هیچ معلوماتێکی پێ نییە نە لە ئابووری نە لە مێژووە نە لە دینە نە لە سیاسەتە نە لە دەروون ناسیە نە لە کۆمەڵ ناسیە نە لە پەروەردە زانێ هیچ شتێک نازانێ بەڵام زۆر ئاگای لە جیرفانێتی بۆی پارێ نەزن بەڵام ئاگای لێ نییە کاتەکانی وە ژیانەکەی کە کات واتە ژیانەکەی زۆر بە نرخە لەو پارەی جیرفانی کە ئەوەندە سوورە لەسەرەوەی کە لێ نەدزرێ بەڵام ئەوەندە سوور نییە لەسەر کاتەکانی کە لێ نەدزن بۆیە پێویستە خۆشەویستەکان زۆر ئاگاداری کاتەکانت بی زیاتر لە جیرفانی پارەی جیرفانەکانت بۆی کە لێت نەزن بۆی کە گەشە بکەی و تێبگەی سود لە کاتەکان وەربگرە محاولە بکات لەو کاتانەدا ئەم شتانە ئیش پێ نەکەی و دزەکان
کاتەکانی لەبەر دەستدانەی بەڵکو کتێبێک بخوێنیتەوە گوێ لە بەرنامەی بەسوود بگری لە شتی زانیاری بە معلومات بۆی هەم لە دنیادا گەشە بکەیت و هەم لە قیامەتیشدا بە سەرفرازی بگەڕ لای پەروەردگار چونکە ئەو پرسیارێکە یەکەم لە قیامەت لێ دەگرێت عن عموره فيما أفنى پرسیار لە تەمەنەکەت ئەکرێت لە چیدا سەرفت کردووە وەی کە وەڵاممان پێ بێت با سوود لە کاتەکانمان وەربگرین چونکە کات ژیانمانە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.